خاڵی حوتەم دەفەرمێ وەجعله ڕەبی ڕەضیە، یا ڕەبی خوایە ئەو منداڵەش کە پێم دەبەخشی منداڵێکی پەسند بێ، خوایە ناپەسند نەبێ، ڕەضی یعنی پەسند بێ. زۆر کەس کە دوعا دەکات دەڵێ یا ڕەبی خوایە منداڵم پێ ببەخشی، نا بڵێ منداڵێکم پێ ببەخشی، خوایە منداڵێک بێ پەسند بێ، خوایە ناپەسندێکم نەدەیتێ. هەر بوونی منداڵ شەر نییە، خوایە خۆت بیجێڕی وەجعله. ماڵێ بەخوا ئەگەر دەمبێ ئەوە خەڵک نازانێ منداڵ پەروەرد دەکا، زۆر کەسمان ئەو قسە نابەجێ دەکا کاکە خەڵک نازانێ منداڵەکەی پەروەرد دەکات، دەبا خوا منداڵ بدا بە من بزانە چەند پەروەردەی جوانی دەکەم. جاوە ژن بێیان پیا بێ هەڵەیەکی گەورەیە، نابڵێ وەجعله یا ڕەبی خوایە خۆت بیجێڕی. وەڵڵاهی چەند پیاوی ساڵح هەیە منداڵەکانی فاسیدترین منداڵن، چەند مامۆستای زانکۆ هەیە و پەروەردەکاری خێزان هەیە و ئامۆژگاری خەڵک دەکا و بەرنامەی گەشەپێدانی مرۆیی هەیە، بەدەست منداڵەکانی خۆیەوە ژیری خواردووە. چەند کەسیشەیە نازانێت دوو کەلیمە نەسیحەت بکە، بەس دوعای خێری کردو، وەڵڵاهی منداڵەکانی ساڵحترین مرۆڤ بن. کاکە هەمووی بجێڕەوە بۆ خوا، وەڵڵا هەموو بە خوا دەکرێت. تۆ هەوڵی خۆت بدە، من ناڵم نەسیحەتی جوان پەروەردەی جوان تەئسیری نییە، بەڵام بەبێ ئەڵڵا ناکرێ. وەجعله ڕەبی ڕەضیە، قورئان هەموو دەرسە، هەموو دەرسی ژیانە. یا ڕەبی خوایە خۆت بیجێڕی بە منداڵێکی پەسند. هەربوونی منداڵ شەر نییە، خوایە خۆت بیجێڕی بە ڕەضیە، خوا ناز بێ، خوایە تۆ لێ ڕازی بی، خوایە قوڕەت و عەین بێ بۆمان، منیش و دایکیشی و بنەماڵەکەمان چاومان پێ ڕۆشن بێ، جێگەی شانازیمان بێ، جێگای ئەوە بێکەوە ڕوومان بێ و بڵین ئۆخەی کە فڵان کەس باسی دەکرێت ئەوە کوڕی منە، ئەوە نەوەی منە، ئەوە بنەماڵەی منە، نەک عەدووەن و حەزەنە بێ. یا ڕەبی خوایە نەبێتە دوژمنە ئەم منداڵە، یا ڕەبی خوایە لاسار و نەکبەت نەبێت، دوژمنی ناوماڵ کە ئەولادی خۆتە لە هەموو دوژمنێ مەترسیدارترە. یاخۆ مناڵەکە لێن نەبێ بە دوژمن. لەم کوردستانەیە نەتان بینی بەڕێزان چەند کەس منداڵەکەی خۆی کوشتی، کوڕی گەورە کرد، پێی گەیاند، خزمەتی کرد، شەو نخۆنی دایک و باوەک هەبوو، هەردوو باوکو دایکەکەی بە یەک کەڕەت کوشت، هەبوو باوکی کوشت، هەیە دایکی کوشت، هەیە خوشکی خۆی کوشت. دوژمن لە دەرەوە باشترە خوا بمان پارێزێ لەوەی کە دوژمن کوڕەکەی خۆت بێ و کچەکەی خۆت بێ لە ناو ماڵەکەی خۆتدا. بەخوا دەکرێت یا ڕەبی خوا کە ئەولادەی دەمدەیتێ عاقبەت خێر بێ، لە دوا ڕۆژان نەبێ بە دوژمنم و حەزەنەن، خوایە گیان نەبێتە مای مەحزونیم، خوایە منداڵێکی ناتەواو نەبێ، منداڵێکی نوقسان نەبێ هەموو ڕۆژە خەفەتی پێ بخۆم، خوایە منداڵێک نەبێ هەموو سەر سفرەیەک فرمێسکمان پێ بڕێژێ و نەزانین بسمیلا و الحەمدوللا چێ بەهۆی نەکبەتی منداڵەکەمەوە کە خەڵک دێ ناڕازی دەبێ و قەرزی لەم کردو و دەستی ئەوی بڕیەوە ماڵی ئەوی خواردووە و ئابڕوویەک کە لە گەڕەک و شار و وڵاتە پێکمەوە ناوە چەند ساڵە بە حرمەتەوە ژیاوم هەمووی هەڵتەکێنێ تووشی خەم و خەفەتم کە. بەڕێزان داوای هەرچیت لە خوا کرد بڵێ یا ڕەبی خوایە وەجعله ڕەبی ڕەضیە، یا ڕەبی خوایە ئەوەی دەمدەیتێ پەسند بێ.